سلاوین گرم و هیوین دمن خوش تماشاوان دمه لهفگاندنا کردان کرد کنکشن را ابوي هيفيه كو ام كردان بجهين ايكو سرحاتي وبويرن لجهان دقومن بيك جوهرين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت جلول بینران بابت دم وی جاری اون گشکرنا آبوری ناوروکی کومبونا بسولات سازکارین جهانیا لی قریزا سوری دی بابت دانستاندرین جدا جداین ریبران با گلو خما کنگریس امریکی چیه اگر دستورا کارکی لشکری لدیجی سوریا بده لامریکا خو پیشاندان لهمبر پیش نیازا مایتی کرنه دی سوریا دا تینه کرن نتوین ایگرتی جی بالروشة بنابرين سوري آلوز دبا قالوا لهرما كردستان عراقي أو دشد دستوداري دا دجين ناسا وهنارتنا جميك نه جبو سر روي هيفي روبوتك بالدستي وكا دستي المروفان ويسردالية دقال خطريان بكا جارك دي صلاف قالي تماشافانان لدمي كو بالا جهاني في هيامي قشت لسر قريزا سوريا وجاندنا آبوری ده لسری لیستا کاروبارین کومبونا جی 20 یان کومالا 20 ولاتین سازکارین جیهانی با. دو ڕۆژی کۆبوونەوەی لووتکەی لە سنت پیترزبرگ بە مەبەستی بژاندنەوەی ئابووری جیهانی و بەدیهێنانی هەلیکار و یارمەتیدانی پتەوترکردنی ئابووری وڵاتانە لە کاتێکدا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕێژەی قازانج لەسەر قەرزەکان بەرز دەکاتەوە. کۆبوونەوەکان بە میواندارەتی سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین بەڕێوە دەچن کە خۆی بەجیا لەگەڵ ڕێبەرانی چین و ژاپۆن کۆ دەبیتەوە. تونترکردنی سیاسەتە دراویەکانی ئەمریکا هەڕەشە دەکاتە سەر بازاڕەکانی ئاڵوگۆڕی دراوی لە جیهاندا و ئابوووریەکانی وڵاتانی ئەندامی کۆمەڵەی 20 وەک برێزیل، هێندستان، ئەندۆنێزیا، تورکیا و ئەفریقای باشوور. ڕێبەرانی هێندێک لە وڵاتانە دەیانهەوێت ئەمریکا هاوکاری و هەماهەنگی لەگەڵ وڵاتەکانیاندا بکات کاتێک پێداچوونەوە دەکات بەسەر سیاسەتە دراویەکانی خۆیدا. ئەگەرچی کۆبوونەوەکانی گروپی 20 سەنگی دەخەنە سەر کێشە ئابوووریەکانی جیهان بەڵام بارودۆخی سووریاش بێبەش نابێتن. پێنجشەممە سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین ڕایگەیاند مەسەلەی سووریاش دەکرێت بە بابەتێکی بەرنامەی کار. لە دانیشتنی کردنەوەدا بەڕێز پوتین کوتی هێندێک لە ڕێبەران داوایان لێ کردووە کاتێک تەرخان بکرێت بۆ تاوتوێکردنی بابەتی گرنگی سیاسەتی نێونەتەوەیی بە تایبەتی باری سووریا. ئەمریکا و رووسیا ناکۆچیان هەیە لەسەر سووریا و چۆنیەتی کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆی ئەم وڵاتە بەڵام گرژیەکان و هەروەها بڕیاری سەرۆک ئۆباما بۆ وەلانانی بەرنامەی کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک ڤلادیمیر پوتین پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ بڕیاری رووسیا هەبووە بۆ دانی مافی پەنابەری بە کارمەندێکی پێشووی ئاسایشی نیشتمانی کە نەهێنەکانی ئاسایشی نیشتمانی ئەمریکای ترکاندبوو. مۆحتەبەر شێروانی دەنجی ئەمریکا واشنگتن. وزیر دروا یه بروانی و سروکستون لشکری امریکی مجولی قایل کرنا اندام کنگرس امریکینا حتی دستور کارکی و بری یه لشکری لدیجی رژیم اسد پسند بکن لخما قانون دانرین امریکی اوا سرباس نه هنارتنو دمی وی شری اگر بو و بری با چند روزن مزنکار بدستن برێڤەبەریya سەرۆک باراک ئۆباما di nav holên Kongrêsê de bersiva pisyarên endamên civatên sînatûr û nûêneran didin. Ew piştrast dikin ku serok naxwaztin serbazan bihinêrte şerê Sûriya û divêt demê may têkirinê jî ve birî bitin çunku Emerîkî ji şeran bêzar bûne. دەزانین دوای 10 ساڵی شەڕ و شۆڕ گەلی ئەمریکا ماندوون. بڕوابێ خۆشم ماندوم بەڵام نابێ ماندوێتی لەو بەرپرسیارەتیانە لامان بدا کە لەسەرمانە. مەزنە دیپلۆماتێکی بەرێ ئەمریکا نێزیکی سەرۆک ئۆباما پێناسین کرد و بەهایەن شەڕێن عێراق و ئەفغانستانê gelek bilind bûn û gelek ziyan bi nav û dengê ئەمریکا xist. Lê ev ne biyanoye û ne hêcete em bêdeng bin û karekî nekin. پێم وایە پێویستە لە ئەزمونونەکانمانەوە فێربین و لە هەمان دەمیشدا دەبێت دام بنین بەوەی چەکی کیمیایی بەکار هاتووە. سەرک وەزیرê Brîtanî meyldarê hevbendiyê bû digel Emerîka bo şerê Sûriya lê Parlemanî rê lêgirtiye. Li Fransa serokwezîr ji bo civata niştîmanî şirove kir ka ji ber çî divêtin Fransa piştevaniya herîşekê li dijî rejîma Esed biketin.
ئەگەر هەنگاو نەنێی ئەوەیانی ئاشتی و ئاسایش لە تەواوی ناوچەکەدا دەخەیتە بەر مەترسیەوە و بگرە زیاتریش تا دەگاتە باری ئاسایشی خۆمان. پرسیارێک دەکەم، وابەستەییمان بە بڵاو نەبوونەوەی چەکی کۆمەڵکوژی بە چەکی ناوچیشەوە چ متمانەیەکی دەمێنێتەوە؟ فرانسا بەرژەوەندیین جیۆپۆلیتیکن دیرۆکی دی سووریا هەنە و هەتا ساڵە 1940 کۆنتڕۆلا سووریا و لبنانê dikir û çend welatên diyên Erebî. Lê şereza bawer dikin serokê Fransî li jêr giraniyeka mezina heta xwe bide tanişt Washington û Londonê û daxwazê ji Parlemanê welatê xwe biketin dengî bidet ji bo karekî leşkerî di Sûriya de. Her çabe nebez di navbendên siyasî de dûberekî heye li hember şerê Sûrî. Li Amerîka xwepêşandan têne kirin li dijî maytêkirinê di vî welatê şerî wêrankirî de. Rêkxerên xwepêşandanan dibêjin her derbek heta eger vebirî be dê bêgunehên Sûrî bibin qurbanî û dê Emerîkiyan jî rakêşin şerrekî dî. زۆربەی هەر زۆری ئەم خۆپێشاندەرانە دژی دەستێوەردان لە سووریان و دەڵێن هەر کردارێکی لەشکری ئەمریکا دژی ڕژیمی ئاسەد دەبێتە هۆی توندوتیژی زیاتر. دەستێوەردانی لەشکری ئەمریکا ئاشتی بۆ هەرێمەکە ناهێنێت، بەڵکو شەڕەکە زیاتر گەرم دەکات. ئەو باوەڕە لە نێو زۆربەی چالاکوانانی دژی شەڕ لە نێو خۆپێشاندانەکانی کالیفۆرنیا دەنجیدایەوە و هەروەها لە مەیدانی تایمسکوەری شاری نیویۆرک کە دروشمی نابۆ شەڕی سووریایان بەرز دەکردەوە. لە کاتێکدا وەزیری دەرەوە جان کێری لە کۆنگرێس هەوڵی بە قەنەعەتگەیاندنی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی بۆ کردارێک دژی سەرۆکی سووریا دەدات لەبەرەوەی چەشی چیمیایی دژی خەڵکی خۆی بەکارهێناوە، خۆپێشاندەران دەستی بە خوێنیان بەرز دەکردەوە. هێندێک خۆپێشاندەر دەڵێن سووریا قەت هەڕەشە نییە لەسەر ئەمریکا و دەبێت خۆمانی لێ دوورخینەوە. ئەم وڵاتە هەرگیز هەڕەشە نەبووە بۆ ئەمریکا. پاشان ئێمە لەم کاتەدا لەسەر ئاستی فدرالی ویلایەتەکاندا کێشەی بودجەمان هەیە. بۆیە کاتی ئەوە نییە بچینە ناو شەڕێکەوە کە پێویست ناکات خۆمانی پێوە توش بکەین. ڕاستە ژماری خۆپێشاندەران کەمە، بەڵام نوێنەرانی زۆرینەیەک دەکەن. لە ڕاوەرگرتنەکانی ئەم ڕۆژانە دەرکەوت کە نیزەکەی 60 ئەمریکیەکان دەڵێن دەبێت ئەمریکا دەست لە سووریا وەرنەدا. سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. و ئاژانسا پەنابەرین نەتەوێنێگرتی داخوازی جوجڤاکە نێفنەتەوەیی دیکە هەتا ئاوەڕێ بدا ڕەوشە تراژیدیا پەنابەرین سووری کوونە چار بوونە بەڕەفنە وڵاتین دۆروبەر. کار بدەستێن ئاژانسێ دەبێژن کێمتر ژی نیڤەکە ئالیکاریە ئەو دخوازن ji بۆ دابینکردنا پێداویستیین ژیانە وان پەنابەران گەهایەوان. شەڕی ناوخۆیە سووریە پتر ji 2 ملیۆن سووری پەنابەر kirine welatên dewrûber. Heta berî salekê jimarewan nêzîkî 230,000 bûn, pêla dawiya herî mezina wan li meha heşt tebaxa borî bû. Di demê heftiyekê de pitir ji 40,000 Kurdên Sûrî derbasî Herêma Kurdistana Iraqê bûn. Nebes rewşa jiyana penaberên Sûrî li Libnan, Tirkiye, Urdun û Iraqê xirab e, belku di navfilatî de bi milyûnan ji malên xwe reviyane. حسب تقديرات الأمم المتحدة Li gora texmînên netewênêgirtî nêzîkî 7 milyon kes ketine ber karîgeriya nerehetiyan û ziyan gihaya wan ji nav wan nêzîkî 5 milyon neçar bûne ji bertundûtîjiyan ji bajar û gundên xwe birrevne deverên diyên di nav Sûriya de. Piraniya wan jin û zarokin. من مدن Ajansên penaberên yên netewiyên yekgirtî dibêjin, ew penaberên ji Sûriya derdikevin, bi tinê bicilûberkên xwe xwarizgar dikin û nîva wan zarokin. Lawan wa pêdivî bi her pêdawîstiyên jiyanê heye. Netewiyên yekgirtî daxwaza alîkariya cîhanê kiriye ji bo berdestkirina wan pêdiviyan. Lê heta niha bi tinê 47 sadê pere pêdivî ji bo dabînkirina wan geheştiya ajansên alîkariya penaberan. Herêz xendan dengê Amerîka. Gelo rewşa penaberên Kurdên Sûrî li Herêma Kurdistana Iraqê çawaye. Digel me bi rêka Skypeê Bextiyar Ehmed Saleh, rêxerê projeyên rêxistiya geşekirina medenî li bajarê Silêmaniyê. Kak Bextiyar, jimareyî awarekan êsta çend e û ziyatr li çi şwênêkin? ئەو ئاوارە سووریانە بێگومان لە هەرێمی کوردستان لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و دوهۆک نیشتەجێ بوون. دوور بە شێوە بە دوو شێوە نیشتەجێ بوون. شێوازی یەکەم ئەوانن کە لە کەمپ دەژین، شێوازی دووەم ئەوانەیە کە لە ناو شار و شارۆچکەکان دەژین. بێگومان ئەوانەی کە لە کەمپ دەژین لە 140
ژمارەی ئاوارەکان پێک دێنن و لە 160 نزیکەی لە 160 لە شار و شارۆچکەکانشین. ئەگەر ئێمەوەش بزانین کە ئێستا بە کۆی گشتی 200,000 ئاوارەی سووری لە کوردستان هەرێمی کوردستانەژین کە 140,000یان نزیکەی 140,000یان لە شاری دهۆکەشین، نزیکەی 40,000یان لە شاری هەولێر دەژین و نزیکەی 20,000یشیان لە شاری سلێمانیەشین. کەمپی دۆمیز یەکەم کەمپ بوو لە شاری دهۆک کرایەوە، پاشان کەمپی کۆرگۆسک و دارە شەکران لە هەولێر و ئێستاش کەمپی عربەت لە سلێمانی بوونی هەیە. باشە بارودۆخیان چۆنە؟ ئایا پێداویستەکانیان دابین کراون؟ وەک بەڕێز منەگەر لەوە دەست پێ بکەم، بارودۆخی پەنابران بێگومانەکرێ بە دوو بەشەوە. بەشی چانەوەیە کە لە ڕووی خزمەت گوزاری و دابینکردنی پێداویستێ سەرێکیەکان چۆنە، بەشی دووەمیشیان لایەنی دەرونی ئەو ئاوارانەیە. ئەوەی کە لە ڕێی خزمەت گوزاری و پێداویستێ سەرێکیەکان بێ، حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان لە شاری سلێمانی لەبەرەوەی ژمارەکە لە چاو ژمارەی پەنابەران لە شارەکانی دیکە کەمترە و خزمەت ئامادەکاریەکان باشتر بوون، ئەتوانین بڵین پێداویستەکان تا ڕادەیەکی زۆر دابین کراوە. هەموو ئەو خێمانەی کە هەیە کارەبایان هەیە، ئاو هەیە، شوێنی بڵێن تەندروست بۆ خۆشتن و تەوالێت بوونی هەیە، خواردن هەتا ئێستا خواردن ڕێکخراوێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە پشتیوانی کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەران سێژەمە خواردنی ئامادەکراویان پێدەدا. ڕێکخراوەکانی دیکە پێداویستی سەرەکی وەکو دۆشک و بەتانی و پێداویستی پاکردنەوەیان پێدەدا، بۆ توانین بڵین لە ڕووی پێداویستیەوانەیە تا ڕادەیەکی زۆر باشە و نەک تەنها ڕێکخراوەکان و حکوومەت بەڵکو خەڵکی کوردستان، هەم ئەو کەسانی کە وەکو کۆمپانیا ئەهلیەکان وەکو کەسی سادەش هەموو پێکەوە توانیوانە هاوکاریەکی زۆر کۆبکەنەوە کە من ئەتوانم پێت بڵێم ئەو هاوکاریانە ئێستا لە مەخزنەکانان لەبەرەوەی کە زۆر زیاد نەبێ، بۆیە دابشکردنەکە لە سلێمانی من باسی سلێمانیەکەم کەمترە بۆ ئەوەی کە زیاد نەبێ لەو پەنابەرانەوە خراپ بەکارنێنرێ. بەڵام لایەنی دووەمیان ئەوەیە ئایا حاڵی ئەو پەنابەرانە لایەنی دەرونیان چۆنە؟ بە هاوکاریی زۆر هەیە، چونکە ئەوان دابڕاون هەندێکیان لە کەسوکاریان دابڕاون لە نیشتیمان دابڕاون لە ئەو شوێنەی کە تیان نیشتەجێ بوون، بۆیە هاوکاری دەرونی کە بەداخەواڵێن پسپۆڕی لە کوردستان زۆر کەمە، هاوکاری دەرونێکە ئەتوانین بڵین یەکێکە لەو لایەنانی کە کەمتر ئەبینرێ بۆ پشتگیریکردنی ئەو ئاوارانە کە لەم کاتەیە بەڕاستی پێویستیان پێێتی. کاک بەختیار چێ دەتوانێت هاوکاری دەرونی بۆیان دابین بکە؟ هەندێکیان ئەوانە لە شەڕ کەسوکاریان لەدەستداوە، هەندێکیان ماڵ و مناڵیان جیابۆتەوە لیان و ئێستا نازانن لە چۆن دابڕاون لیان، هەندێکیان خۆی حاڵەتی دەرونی شەڕی بۆ دروست بووە و ترومای بۆ توش بووە کە ئەم لایەن ئەم کەیسە تایبەتانە بەڕاستی زۆر کەم ئەتوان ڕێهابکاری بکرێ. بێگومان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی تا ئێستا لە یەک دوو ڕێکخراوکە پسپۆڕیان هەیە لەم بوارەیە تا ئاڕادەیەک توانیویانە، بەڵام پێویستەکە هەماجێکی زیاتر و حکوومەت لەسەر ئەم زیاتر ئیش بکاکە توێژەری کۆمەڵایەتی توێژەری دەرونی بۆ ئەم کەسانە دابین بکاوە هەوڵ بدا بیان جێڕێتەوە بۆ دۆخێکی ئاسایی پاش جەنگ، خۆتەزانی پاش جەنگ و لە کاتی دابڕان لە کەسوکار، دابڕان لە خۆشەویستان، دابڕان لە کار، ئەمانە لایەنێکی دەرونی دروستەکە. لایەنێکی کەش ئەوەیە کە نەک هەر تەنها قوربانیانی جەنگ یاوانی کە دابڕاون، زۆربەی ئەو کەسانی کاتونەتە هەرێمی کوردستان خاوەنی کار بوون، یا خۆت پیشێک لە پیشەکانیان زانیوە، یا تەوزیفی حکوومەت بوون، مامۆستا بوون، ئەندازیار بوون، بە جۆرێک لە جۆرەکان ئێستا خۆیان بینیوەتەوە کە لە ژێر خێمەیەکە ئەژین و هاوکاری وەرەگرن. ئەمە لایەنێکی دەرونی بۆ دروست کردوون کە زۆربەیان دەڵێن ئێمەمانوێت کار بکەین. زۆر ڕاددە بەدەر بەڕاستی من هەستم پێ کردووە ئاوارە سووریەکان زۆر خەمی مناڵەکانیانە کە بچنە بەرخوێندن، کە لەوانەیە ڕۆن لە زۆر جار لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستانیش ئەو خەمخۆریە نەبینی، یعنی بە شێوەیە کە ئەڵێت من ئەگەر خواردنیشم نەبێ بەڵام خوێندنگەیەکم بۆ بکرێتەوە بۆی لایەنی دەرونیم مطمئین بم لەوەی مناڵەکەم لە خوێندندا نابڕێ، کە ئەمەش لایەن پێویستەکە کاری لەسەر کرێ. کاک بەختیار ئێستا باس لە احتیمالی پەلامارێک بۆ سەر سووریا دەکرێت. ئەگەر بوو ئێوە چاوەڕوانی پەنابەرانی زیاتری کوردەکانی سووریان بۆ ناو هەرێمی کوردستانی عێراق؟ ئێمە بڵێ وەکو خۆمان وەکو ڕێکخراوی سیدیۆ پێمان وایە کە ژماری پەنابەران لەو کاتەیە زیاتر دەبێ و هەر ئێستا کە دەنگۆکە هەیە. ئەمڕۆ من راپۆرتم ئەوەی کە راپۆرتێک بێ بەڵام کۆنفێرم نەکراوە و پشڕاست نەکراوەتەوە کە ئەمڕۆ 1000 ئاوارەی دیکە سنووری هەرێمی کوردستانیان تێپەڕاندووە بەرەو شارەکانی هەرێمی کوردستان هاتوون لە برەوەی ئەو دەنگۆیە هەیە کە
لە سووریا گورزێکی سەربازی بەڕێوەیە. بۆیە من پێم وایە و ڕێکخراوی CDOش و کوڕێکخراوەکەمانێمە پێمان وایە و کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەرانیش لەگەڵ ئێمەیە ڕای وایە کە ژمارەی پەنابەران لەو کاتەیە زۆر زیاتر دەبێت. بۆیە ئێستا ئامادەکاریەکان هەر لە سلێمانیەوە دەستی پێکردو بۆ ئەو ڕووداوە. ئامادەکاریەکان چین؟ ئامادەکاریەکان دابینکردنی خێمەیە، دابینکردنی پێداویستیە، دابینکردنی وەکو بۆتانی و دۆشک و پێداویستی سەرچەکانی خێرا، چاکردنی زەویە بۆ خێمەکان لەبەرەوە زەویانە ڕێک کراوە و پێویستەکە دەرمان ڕێژ بکرێت لەبەرەوەی کۆمەڵێک زیندەوەر و کۆمەڵێک وەکو مار و دووپشک و ئەوانەی تێدایە کە پێویستەکات زەرمەند نەبێت. بۆیە هەر لە ئێستا حکوومەت ئەو زەوی دابین کردووە، دەرمان ڕێژی کردووە و کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەران وەک لە سلێمانی ئێستا بۆ نمونە زیاد لە 1500 خێمە ئامادەکراوە کە بۆەوەی ئەگەر لەو حاڵەتە ڕوو بدات خەڵک ڕووی کردە هەرێمی کوردستان و بەتایبەتیش بۆ سلێمانی بتوانرێ پێشوازی بکرێت. سپاسش بۆ کاک بەختیار ئەحمەد ساڵح ڕێکخەرێ پرۆژەیەن گەشەکردنا سڤیل و مەدەنی ژە سلێمانیە دەگەڵ دەمێ لە هەفگەهاندنا کوردان بوو. بینەران جارێ ئەمبەرێ خوا بدن پێشڤەچوونین زانستی. ڕۆبۆ ساڵی ڕۆبۆتەکە ji dûr ve tê kontrolkirin û destên wî hatine duristkirin bi şêweyê destê mirovan. Rojekê ji rojan dê bikaribe karên gelek xeter bike û bomban pûj bike. Ji bilî ku ew ê bikaribe di cihên gelek qirêjî û pîz de kar bike, ew ê dîsan nobedariyê li cihên berfireh jî bike. Robosalî li zankoya Johns Hopkins li Washington hatiye duristkirin. ڕۆبۆ ساڵی ڕۆبۆتێکی قۆڵدارە و جوڵانەوەی جۆراوجۆری هەیە کە لە شێوەی گیانلەبەرە ئەفسانەیەکانی ئەم سەردەمەیە. ئەو توانای چوونە ناو شوێنی تەسکی هەیە، توانای هەیە بەسەر شتەکاندا سەرکەوێت و هەروەها لە نزیکەوە شتەکان وەکو مرۆڤ تاقی بکاتەوە، بەڵام لە سەرەتادا بۆ کاری زێرەوانیکردن دروست نەکرابوو. مەبەستا بەرنامەی دروستکردنا دەستین دەستکردا شیانە دەست و ملێن عادەتی هەبتن و تەڤایە کارên هەستیارên destê mirovan biketin. Ma got eger em bikaribin dest û milên destkird durist bikein, em ê bikaribin robotan bihênêrin cihên xeter. ئەمە ئەرکێکی زۆر ئاڵۆز بوو. ئەم دەستگایە ژمارەیەک مۆتۆری بچووکی هەیە بۆ جوڵانەوەی ئاسانی دەست و پەنجەکان هاوشێوەی مرۆڤ. دروستکردنی پەنجە گەورەکەی ئەم ئامێرە زۆر سەخت بوو چونکە بەو پەنجەیە دەتوانێت شتەکان هەڵبگرێت. سەختیەکانی تریش چۆنێتی کۆنتڕۆلکردنی دەستی ڕۆبۆتەکە بوو. Me hezra hindê kir ka çawa peywendiyê durist bikein di nêvbera mejiyê robotî û destê wî de. Me ew durustkir bû di birînkariya movkên pişta mirovan de. بێگومان بۆ ئەرکی بەدواداگەڕان و ڕزگارکردن ڕۆبۆساڵی بە ڕیمۆتی بێوایەر دەجوڵێتەوە و بە ڕێگای دەستکێش و چاویلکە کارەکانی دەکات. ئەم ڕۆبۆتە دەتوانێت لە شوێنی پیس و قێزەوەن و مەترسیداریشدا کارەکانی بکات کە کارکردن لەو شوێنانە لە توانای مرۆڤدا نەبێت. بۆ نمونە vekirina derî yan bilindkirin û nizîmkirina dengî çona navkarxaneka weka Fukushima ya navokî ev karê mirovan e lê divêt meşiyan hebitin vankara bikein û bikevîn wan cihên xeter. زانایان دەڵێن تەکنۆلۆژیای ئێستا ئامادە نییە بۆ ژمارەیەک دەستگای تایبەت، بەڵام لە 5 ساڵی داهاتوودا پێشکەوتنی سەرسوورهێنەر دێنێتە ئاراوە. هێرۆزەنگەنە دەنگی ئەمریکا. û NASA Ajansa Valahiya Esmaniya Emerîkî gemiyek nû dihênêrtin ser rûyê heyvê ji bo vekolînan. Zanayên NASA hîvî dikin ji erkê gemiya nû yê binavê Ladî bizanin ka rûdanên li ser rûyê heyvê diqewmin bi taybet toza jî radbitin çawa dibin. Lêberî em raportê bibînin me dixwest temaşevanên me hezirên xwe taqî bikin û dûr ji behs û bazarên şer û siyasetê hizra vê pirsyara me bikin. Erê careyekî mirov çûye ser rûyê heyvê û lê meşyay kengî bû. Li sala 1960 1962 yan li sala 1969. Niha em berê xwe bidin vê raportê sebaret. Dawîtirîn erkê Ajansa Esmaniya Emerîkî NASA ku li bere gemiya xwe ya nûh li demekî nêzik bihênêrte ser rûyê heyvê.
لونەر ئەتمسفۆر و دەست ئینڤایرمنت ئەکسپلۆر کە بە لێدی ناسراوە ئەرکی نوێی ڕۆبۆتی ناسایە. ئەم ئامێرە بە ئەندازەی ئۆتۆمبیلێکی بچووکە و زانیاریەکانی 100 ڕۆژ خەزن دەکات لە کاتێکدا بە دەوری مانگدا دەخولێتەوە. زانایان دەیانەوێت زانیاری زیاتر لەبارەی توێژی هەوای دەوری مانگ وەربگرن چونکە پێیان وایە ڕەنگە هاوشێوەی سیستەمی خۆری خۆمان بێت. ئەو زانیاریانەش ڕەنگە یارمەتی دەربن لە تێگەیشتنی زیاتری واڵایی و هەسارەکانی دیکە. لادی زانیاری لەسەر تۆزی مانگیش کۆ دەکاتەوە. تۆزی مانگ وشکە وەکو تۆزی زەوی نییە. یەکژ پرسیاران سەبارەت تۆزە سەرهەی وێ پرسیارێک ئەندازیاریە. ئەری توێ چاوە دەستگەه و ئامیران دروست بکی و درست دانی هەتا بکاربن دوی کەش و هەوایدا دەمەک درێژ ڕزگار بن و کاری بکەن. پرسیارێکی دیکەش هەیە. ئەو ئاسمانگەڕانی لە ساڵی 1960ەکاندا چوونە سەرمانگ ڕایەنگەیان تیشکی بەر لە هەڵاتنی خۆریان بەدی کردبوو و ناسا دەیەوێت بزانێت ئایا ئەوە تەنها بەهۆی تیشکی مانگی دەستکردەوە بۆ یان نا. زانای بەرنامەی لادای دەڵێت دەیان ساڵە ئەم ئەرکە دەستی پێ کردووە و جاکاتەکە ئێستا گونجاوە. بڕاستی ژمارەکە وڵاتان هەنا ژمارەکە کەمپەنیەن تایبەت هەنا دەخوازن هەرن سەرهەیڤێ لە چەند ساڵن داهاتی نەها دەمەکێر هاتیە چ کودقناغا خوارستیە دەست پێکدایە. ناسا داوا لە ئاسمانگەڕانی واڵایی لە جیهاندا دەکات لە کاتی ئەرکی لادیدا چاویان لە کارەکانی مانگی دەستکرد بێت. جهێ دەربن بەهەیڤ دکەون هەموو دەمان دیارن و مەدوێت بزانین کە کاریگەریە وان لێدانا لە سەروێت تۆزێ و کەش و هەوایی چییە. ئەو ئاسمانگەڕانی ئایفۆنیان هەیە دەتوانن بەرنمەیەک لە ئایفۆنەکانیان داگرن کە ئەو شتانەی دەیبینن بە ڕێگای ئەو بەرنمەیە لەگەڵ ئاژانسی وڵاییدا دابەش بکەن. نۆبل دەڵێت شتێک بە ئەندازەی لادی نزیکەی مانگی جارێک لە مانگ دەدات و لادی لە کۆتایی ئەرکەکەیدا کۆنتترۆلی ئەوە دەکات. هێرۆزەنگەنە دەنگی ئەمریکا. بینەران بەرسڤ ڕاست ژێ پرسیارە مەڕا کە ئەرێ جارە یەکێ مرۆڤ کوێە سەر ڕووی هەیڤێ و لەسەر مەشیای کەنگی بوو لە ساڵە 1960 1962 یان ساڵە 1960 نەهێبوو. بەرسڤ ڕاست بژارە سەیە لە 20 مەها هەفتیر مەها ساڵە 1960 نەهێ گەمیا ئاپۆلۆ یا ئەرکی 11 لەسەر ڕووی هەیڤێ نیشیا و نیل ئارمسترۆنگ ji gemiye derket û li ser rûyê heyvê meşya. Biryara çona serheyvê li 25 gulana sala 1961 hadan ji aliyê serokî wî demî John F. Kennedy ve. Bîneran spas ji bo demê we digel me borandî hûn dikarin vê bernamê û çendîn bername û babet û raportên dî û hevpeyvîna li ser malperên dengî Amerîka yan dengê Amerîka temaşe bikin. Facebookê bernamê Kurd Connection'a e-maila me jî kurdconnection@voanews.com û heta demekî diyê li hevgihandina Kurdan dexîle şemo stafê bernamê hîviya xweşî û şadiyê ji we radikin.